ڕێز و خۆشەویستی هاوڕێیان خوشکان برایان ئەو کاتتان باش. ئەمڕۆ لەگەڵ مقدمێکی هەواڵگری گشتی سەر بە پاراستن ڕێزدار کاک شێروان سەعید کە ماوەی 11 ساڵ و 4 مانگ لە زیندانە نهێنیەکانی نیوەی سێ بەشی لەو 11 ساڵەی لە زیندانی نهێنیەکانی دەستگای پاراستن ژیانی برد سەرۆک سەردەمی نیادرتال و دوای ئەوە چەند ساڵێک لە زیندانی ئاسایش بوو ڕەنگی بلای بەشێکتان ناسراوە یەکێک بوو لە زیندانەکانی بادینان ئێستا خۆشبەختانە لەگەڵ ئێمەیە بەشێک لە نهێنیەکانی ناوزیندان باز دەکات بەو ئامانجەی هەوڵێک بێت لە بۆ داخستنی ئەو زیندانیانە کە دەیان زیندانی وەکو قەبر لەژێر زەویدان. لەم بارەوە ئێمە هەوڵ دەدەین دیدارێک لەگەڵ بەڕێز کاک شێروان سەعید مقدەمی هەواڵگری گشتی سەر بە پاراستن بکەین. کاک شێروان ئەو کاتت باش. هەموو کاتێکت باش. ڕێز و احترامم هەیە بۆ جەنابتان و بۆ سایدی تەبدا پرێس. ڕێز و احترامانێ بۆ ئێوە سپاسان دەکەین بۆ ئەو چاپەی کەوتنە. بەڵێ کاک شێروان ئەگەر کەمێک باسی خۆت بکەی لە بدایەت یعنی شتێکمان لەبیر چۆ باسکەن بۆ خەڵک بناسێتن کە شێروان سەعید قسە دەکا مقدم شێروان سەعید سەر بە هەواڵگری گشتی پاراستن چ بووە و هۆی چ بوو جیرانی یەکەم جار؟ بەڵێ کاکە من ناوم شێروان سەعید یوسف حاجی سیاری خەڵکی گوندە سیارێمە کوڕی نەوەی شەیدی سوواریمە کوڕی سعید سنبێلم کە باوکم ئێستاشی لەگەڵدا بێ مەسئولی حیمایەکەن نیاد بارزانیە. من لە ساڵی 1976 لە ئیران لە ئاوارەی لەدایک بوومە. دوای ئاوارەیی 18 ساڵێمە گەڕاینەوە بۆ کوردستان ساڵی 91 کاتێک کوردستان ڕزگار بوو ئیتر لە مەسیب نیشتەجێ بووین حتا ئێستاشی کە لەگەڵ دابێکە دەرکرایمە دەرکرام حتا دەرکرانم کە هەفتی دەهی 2022 کە منیان دەرکرد و ڕەوانەی تورکیان کردم 5 مانگ لە تورکیا بووم و ئێستاشی دوای 5 مانگ زیاتر 5 مانگ و 7 ڕۆژ بوو تقریبا. دوای 3/9/2023 هاتمە مەتاری سلێمانی و ئێستا من لە سلێمانیمە. بەڵێ کاک شێروان سەرەتای گرتنت لە ناو پاراستن هۆکاری چ بوو؟ چ هۆکارێک بوو پارتی مقدمێکی خۆی دەخاتە زیندانێکی نهێنی کە وەک سەردەمی نیادرتال بووە ئەو چۆرۆکانی باز دەکرێ؟ بەڵێ کاکە من مقدم بووم لە دەستگای ئەمنی هەواڵگری گشتی بە دەستگای پاراستن. من لە ساڵی 96ەوە بەدەست خۆم نەبوو ئەو کاتێکی پێشمەرگە بووم پێشمەرگەی لەشکری تایبەتی یەک بووم کاتێکی ئێمە چوونە ناو هەولێر و بە چاوی خۆم بینیم کە دەبابەکانی حەزبی بەعس چۆن دەوریان لە هەولێردا و هەرێمی پارلەمان و حکوومەتیان شکاند و دەبابە و زیری عسکەری لەناو حوشەی پارلەمان و بینیم بەڕاستی هەستم بە سوکایەتی کرد. بەڵێ ئەمە هەندە ساڵە ئێمە خزمەتی کێ دەکەین چ خاینێک دەکەین کاتێک ڕسمەکانی مەسعود بارزانی و سەدام حوسێنیشین بینی لە پێشەوەی دەبابەکان درابوون ئیتر خۆم بەدەست خۆم نەبوو یعنی چۆن بڵێ خۆشەویستیەکی مام جێلال و کاکوسرت لەناو دلمدا چەسپا و کاتە تر من چەندین جار محاولم کرد پەیوەندیم بە ئیکەتی و بکەم بچمە ناو ئیکەتی بەڵام هەر جار دیار بود بابم تلفۆنی بوو نیاد بارزانانی دەکرد نیاد بارزانانی داوات هەرەشەی ئەوەی دەکرد کە بەلێ زنجیر دەکەمە گەردنت و بە دوو سێرە ڕادەکێشم ئیتر ڕێک نەکەوت حتا ئیتر ئەوە بوو گیرام لەسەر ئیکەتی کە بەڵێ وەکو ئەساس تۆ خیانەت لە ماڵی بارزان کردووە و جاسووسی بۆ یەکەتیت کردووە گیرام 6 ساڵ و 4 مانگ لەناو زیندانی نهێنی دەستگیر دانرام و دوای 6 ساڵ و 4 مانگ بەر بووم درەنگی شەو بوو منیان هینا ڕەخستنی تایبەت تەلەفۆنیان بۆ بابی من کرد گوتیان وەرە ببەوە وەتە 27 دەی 2013 بەر بووم من 2/6 2007 گیرام ئەو کاتەشتی گیرام کاک قادر کاک شێروان بەڵێ برای من
ئەوە بوو کاکە لەسەر ئەوەی یەکێتی من گیرام دەستگیر کرام طبعا کاتی دەستگیرکردنیشم ئەوە بوو کە لە هەولێر منیان ڕفاند دوای ئەوەی کە ڕۆژی شەمبە بوو 2/6/2007 خێزانی خۆم برد بۆ شارع عەتبا بوو ئەوەی بمە لای دکتۆرێک نەخۆش بوو لە تاوی ئەوەش هەر دەبەنجەم لە ماڵی بەجێش بوو لەسەر تەلەڤیزیۆن بەبێ دەبەنجە چووبووم بەڵام کلاشنکۆڤ لە سندوقدا بوو لە دکتۆر دەرچووم بێمە ماڵی خەزورم لە بەختیاری دیار بوو لە ترافیکلایتی لای جسرەکەی عنکاوە ڕێیان قەپات کردو لە پشتەوەش سیارەیان لەسەر BM بوو سیارەکەم لەسەر پشتی سیارەی من لەند و گروزەکە نزار مستوفا سەمەد بوو ئەوەی بەرپرسی ئاسایشی مەکتەبی سەرۆک ئەو تەنیشتشم سیارەکەی ڕخستن تایبەت بوو پێشەوەش سیارەکی ئۆپتێرا ڕێ قەپات کرد هي ئاسایشی دیانە بوو ئیتر منیان ڕاپێچ کرد بۆ مەسیف کاک شێروان چۆن کەشف بوو یعنی کوزاندرا ئەتو پەیوەندی تێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە جارێ ناتوانم کەشفی بکەم ئەوە دوای دەمێنی بۆ جهاتی تر کەشفی دەکەم ئێستا ناتوانم ئەو قسە بکەم هیچ کاتێکی لەسەر ئاساییە دوای ئەوە جیرای تیان لێکردی کاک شێروان منیان برد بۆ سەرڕاش بۆ دەستگای پاراستن کە چوومە ناو سەرڕاش حتا وێری چاوم قەپات کرا نەبوو بەڵام دوو کەس خۆیان لەسەر ملی مندا بوو لەناو ئۆپتێرەکەی ئاسایشی دیانە بۆی سرم بلند نەکەم بەڵام من لەژێر چاو سێرم دەکرد حتا ناو سەرڕاشە لەناو دەستگای پاراستنیش بینی لەوێ کێ هاتمە خوارێ ئیتر تاریب بوو دنیا گوایسی هاتو تورەگەیەکی بەسەر سەری من کردو یەکسەر گوت یە جەماعەتێ بەڵێ خۆیەتی و ببنە خوارێ منیان هینە خوارێ طبعا لە پشت خەستەخانەی مەسیفی کۆن ماڵی مەسئول بەرپرسێکی یەکێتی بوو یەکێک لە بەرپرسەکانی یەکێتی مەسیف ئەوان ژێرزەمینەکەیان دادەنیشتن سەرەوەشی کرابوو چەند ژوورێک بۆ تعزیب و بۆ زیندانی نهێنی بوو ئەویش تقریبا بە زیندانێکی بچووک چەند ژوورێکیان دانەیە بۆ تعزیب چونکە زۆر جار کە ئێمە خەڵکانێکمان بۆ تاقیق دەبرد دەوێرێ من بخۆم دەچون تەحویلی ئەوانم دەدا لەوێ لە یەکێک لەو ژوورانەی سەرەوە منیان دانا و ئیتر 2 مانگ و 8 ڕۆژ لەوێ بووم لەژێر تاقیق بووم تاکو شوێنەکە چێن دەرە کاک شێروان ئەگەر شوێنەکە لە مەسیفە لە پشت خەستەخانەی کۆنی مەسیف لە شارعکی پشتەوەی هەیە نەک دوو سایدەکەی پێشەوە پشتەوە دروست خانەیەکی ڕوکنە ئاخر گەڕەکی مەسیف لەوێ دروست کرابوو قەدیم ئاخر گەڕک بوو ئێستا گەورە بووە چتە خوارێ بەڵام ئاخر گەڕ ئێستا ئەویشیان شەفەر لێدە چونکە کەشف بوو من گوتم دەزانم ئێرەکێریە یەکسەر کە هاتمەوە چوومە وێرە سێرم کرد شەفەریان لێدە سافیان کردیە حەتەقیان کرد بوو دیار بوو شوێنەکەن ئێستا نەمایە لەوێ بەڵام ئەو شوێنە تایبەت بوو بەڕێخستنی تایبەت و تحقیقات و تعزیبێکی وحشیانە لەوێ دەکرا منیان برد 2 مانگ و 8 ڕۆژ لەوێ بووم و دوایی منیان برد بە شەو منیان سواری ڕەفە کرد و چاویان بەستم و دەستپیان زنجیر کردم منیان برد دەسپیرک و منیان فڕە دەسپیرک بەڵام ڕاستە چاوم بەسرا بوو بەڵام من لە ڕێ دەمزانیەوە سپیرکە لەبەرەوەی لە لوفەکانی مەسیف چوومەخارەی هەستم کردەوە لوفەکانی مەسیفە کە لە سەیتەرەی شەقلەوە ڕاوەستە زانیم کە دانسی وەلگر زانیم ئەوە دەشتی هەریرە و کە لە لوفەکان سەرکەوت زانیم ئەوە چوو بە سپیرک و دوایی ڕاست لە دەستە ڕاست چوژۆرێ و دەنگی چەپی هات و ئەمە زانیم بەخۆی گوتمەوە قەڵای سپیرکە یەکسەر زانیم گەچی چاو ژەر قەپات بوو بەڵام زانیم دوایی لەوێ حرەسەکان گوتیان سپیرکە حرەسەکان تەمەن مەمنوع بوو لەگەڵ من قسە بکەن بەڕووی مدیری وێرێ ناوی ڕایت بابەکر کانیەلنجی بوو ناوی چی بوو کاک شێروان ڕایت بابەکر کانیەلنجی خەڵکی گوندی کانیەلنج بارزان بوو ڕێکی سەرکەچەلی کورتەباڵە بوو ئەو مدیری وێرێ بوو بەڵێ منیان بردە وێرێ و ئیتر ئەو زۆر جار بە حرەسەکان دەگوت ئەو دوو بادینیانە زۆر خەتەرە من و عەلی ئامۆزان بووین دەنگوت هەر کەس قسە لەگەڵ ئەو بادینیانە بکە ئیتر یان فەسڵ دەکرێ و یان سجن دەکرێت زۆر کەسیشان دەوێت نەقل و فەسڵ کرد لەبەرەوەی کە قسەیان لەگەڵمە دەکرد لەبەرەوەی حرەسەکان بارزانی بوون و هەمووش کوڕە شەهید بوون زۆربیان منیان دەناسی زیگیان بە من دەسووتا زۆر جار شکلێتێک کێکێک دەهات مەسەڵەن جگارێک دەهاتن بە دزی دایاندام دەنگوت بخۆ ئەگەر مدیریش بزانی بە گران لە سەریان خلاص دەبوو بەڵێ کاک شێروان یەکێک لەو زیندانیانە بە تەواو پەیوەندی بە باوکت بکات بە شێوەیەکی زۆر زیندانە شەهیدیان کرد ئەوە ناوی کاک شۆڕش بوو شۆڕش ئەرگوشی بوو عەشیرەتی ئەرگوشی بارزانی ئەم کوڕە زۆر کوڕێکی بەڕێز و چاک بوو کوڕێکی زۆر بەئەدەب بوو
جگارە مەمنوع بوو داهات بەدزی جگاری خۆی دەدامە دەیگوت بکێشن ئەمن دەزانم من گوت چه ئازارێک دەکێشن ڕۆژێک هات گوتە شێروان ئەمن چت بوو بکەم گوتم ئەوە گوتم کاک شۆڕش تەنیا شتێکی دوتوانی بۆ من بکەی ڕقم تەلەفۆنی باب دەدەمت جەنابەت ڕقەمی بابم زۆر ئاسانە دەتوانی لەبەرکەی گوتێ نا ناتوانم بکەم بخۆم خەزمی دەکەم گوتم خەزمی مەکە ئەو بورجەی لەسەر قەلعەی سپیلدانرا بۆ جاسووسی و تەجەسوس لەسەر مۆبایلەکانی ئێوەیە کەشف دەبی گوت نا هیچ نییە المهم ڕقەمی بابی منی لەکەن مۆبایلە خۆی خەزم کرد ڕۆژی سێشەمبێ بوو قرارە پێنجشەمبێ وەجبە دەگۆڕدرا وەجبەی نوێ دا دوو وەجبە بوون وەجبەیەک حامد ئەرگوشی مدیر وەجبە بوو وەجبەی تر سەرهەنگ ئیتر وەجبەی ئەمانە ئەوڕ و پێنجشەمبێ بگۆڕدرێ ڕۆژی پێشەوەی بگۆڕدرێ هاتن کوشتیان و لە پشت قەلعەی سپیلکیش فرایان دەخوارێ بۆی پارچە پارچە بێ ئیتر ئەمە قەزیەکە گەورە بوو قەزیە گەشتە دادگای پارتی شۆڕش دیار بوو شکایەتی کرد بوو چار لە ئاسایشەکانی پارتی کە لەوێ ئێکێک وڵات بوو ناوی ئێک ڕەشید بوو ئێک فەرهاد بوو ئەوی تریش نازانم ناوم لەبیر نەمایە ئەو چارەیان برد 6 مانگ سجنیان کرد لە مەحەبتە دوایی دیار بوو لە مەحکەمە پارتی شۆڕش فایلەکەی دڕان بوو گوت ئەم محکەمەیەکی عەشایریە و ئەمن ئەترافی پێ ناکەم کوڕی منیان کوشتیە چون ئێوە بەردەدەن ئەو 4 کەسە دیار بوو مەسرور بارزانانی تەلەفۆنی بۆ کرد بوو تەهدیدی کرد بوو گوت ئەگەر دانەنیشی عائلەی هەنگۆ دخڕە ببرینم یعنی هەموو عائلەکەتان لەناو دەبم دیار بەو بوو لە ترسان فەقیری دانیش بوو ئیتر قسەی بەڵام مۆبایلی شۆڕش ئێستاشی لەگەڵ بێ بەس بوونی دەکە دەنێ ئەو مۆبایلەی نافەوتینم ئەو مۆبایلی کوڕمە بوونی کوڕمی لێ دێ دائما بوونی دەکە ئێستاشی من جابم بۆ هاتیە دەڵێن بەس بابی بوونی هەناسەی ئەوە دەکەی مۆبایلی کوڕی خۆی دەکەی شۆڕشی کوڕێکی زۆر چاک بوو بەڕاستی بەس لەسەر هەواڵێکی وا بەڵێ کاک قادر ئەم زیندانێک بوو یعنی لە مرۆڤایەتیدا ئەم زیندانە ڕەت کراوە نەک لە وڵاتە دیکتاتۆریەکان تەنانەت لە زمانی نیادان تالیش کە جەنابەت فەرمووت بوونی نییە یعنی ئەمە زەجەیەکی ترسناکە لەسەر مرۆڤاتی ئایا ئێوە دەزانن نەعەدالەتی ئەگەر لەگەل یەک کەسیش بکرێ واتە سوکاتی بە هەموو کۆمەلگایەکی مرۆڤایەتی کراوە ئەمە ئەم زیندانە تۆسێکە لە ژوورێکی متر مربع بێ لایەکی ئەو متر مربعش توالت بێ واتە ڕوتوبە هیچ سەرچاوەیەکی ڕووناکی نەبێ پەنجەرەی پێوە نەبێ دەرگایەکی دووتانی کە ئەم دەرگا دووتانیەش مربعێکی بچووکیان کردیە لە ناوەندە شیشیان کردیە واتە توول ناتوانی سامونەکە بە تەنیشتەوە نەبێ بەپانیە نایەتە ژوورێ واتە دەست و پێ زنجیر و کەلەمچە بێ گلوپێت بکوژینەوە شەو و ڕۆژ واتە هیچ سەرچتۆ نەزانی کەی شەوە کەی ڕۆژە خواردنەوە سەمونی وشک و پەنیرێکی سێگوشە یان سەمونێکی وشک لەگەڵ نیو پەرداق ئاوی گەرم فقط دوو دینکە نیسکی تێدا بێ یان گۆشتی بە چاوی خۆ نەبینی میوەجات نەبینی خیار و تەماتە ببتە ئەفسانە بوت شتێکی ئەفساناوی یعنی نییە زۆر سەیرە یعنی دەست و پێت کەلەمچە و زنجیر شەو و ڕۆژ تاری نەزانی کەی شەوە کەی ڕۆژە تەنیا ڕۆناکیەکی داهاتە ژوورێ لە ژێر دەرگا ڕۆناکی هۆڵی ئەو لای دەرگا بوو کە حرەسەکان تێدا دەدەنیشتن چاوی خۆمان بەو ڕۆناکیەوە دەنەوە بۆی چاومان کۆرە نەبن ڕیش فراشین و سەرشوشتن 6-7 مانگ 8 مانگ جارێک بە حەزی مدیر بوو هاتە گێزەری ئاویشیان پێ دەکرد ئاویان گەرم دەکرد 40-50 نەفەر 5 دقیقە فرسەتیان دەدا هەر ئاویەت دەکردەوە ئاوی سارد دەرەجەی حراری لە زستانی دەبووە 20 دەرەجە 25 دەرەجە ژێر سەفەر ئەو بە ئاوی سارد خۆمان دەشوشت بەتانیەکی زمانی شەڕی یەکێتی و پارتی لەوێ بوو کەسکەکان وەکو بەرد بوو هیچ سەرچاوەیەکی گەرمی نەبوو پێمان ڕەش دەبوو لە سەرمان یعنی هەر چیەک برم هەر کەمم گوتیە تەنانەت زمانی فێرعون تشتیوە لە جیهاندا نەبووە نەک بووە لەبەرەوەی بوو ڕاستە زمانی فێرعون خەڵک دەست و پێی زنجیر دەکرا خەڵک دەست و پێی زنجیر دەکرا بەڵام خۆ دەبردران بۆ دەرەوە پێیان دەگوت وەرن ئەم بەردانە بشکێنن لە ژێر ڕۆژیان پێ دەکەوت بۆی ئەو ئەهرامانە چاپکەین بەڵام لەوێ ئێمە نەدەبرد بۆی ئەهرامیشیان بۆ چاپکەین وەکو فێرعونەکان واتە ڕۆژمان پێ نەدەکەوت ئێمە ڕێگەکانمان هەموو هاواری دەکرد بۆ ڕۆژ ڤیتامینە جەستەمان سەفر بوو ئەمن ئێستاشی لەبیرمە ڕۆژێک کابرایەک لە تەنیشت من قژاندی وەکو ژنان کاکە حەیبە تو بۆ دەقژینێت و پیاوی ئەو قژە چێ دەکەی گوتە کاک شێروانە من ئەوە 15 ساڵە لێرەمە گوتە هەستم پشتم شکا
دەسوورم بۆ لایەک ملم دەردەچێ ڕتوبەت وێرانی کردوم ئیتر سبحان الله بۆ گەورەی خوا بۆ ئەو زوڵمەی کە ئێستا خەڵکانێک بە ناوی دموکراسیەت و مافی مرۆڤ و ئازادی بە ناوی شعاراتی نیشتیمان پەروەری و کوردایەتی ئەو زوڵمەی لەو ملەتەی دەکەن لەو ملەتەی بێ ئاگا لە هەموو شتێکە بەڕاستی داخێکی گەورەیە ئەمە زۆر جاران مام قادر سەیری عەزمانم دەکرد کاری بوو هیچیان نەبوو بەڵام خوداوەند بە شێوەیەک ناوی کوڕەکەم ئاغا و سیلڤای لە سەربانی نووسی بوو یعنی زۆر ئازارێکی گەورە بوو چاوم قەپات دەکردم گوت خوای هاو ناوە چینە بۆ درێنە پێش چاوی من پێم سێر بوو ناوی کوڕە و کچی من بۆچی دەبێتە پێش من کوڕەکەم 5 ساڵ بوو ئاغا کچەکەم 2 ساڵ بوو من کێ گیرام و گەڕامەوە سیلڤا بوویتە 9 ساڵ ئاغا بوویتە 14 ساڵ گەورە بووینە گەنج بووینە ئاغا جارێ هەر لە من گەورەتر بوو من کاتێکی بەر بووم کە گیرام 130 کیلو بووم کاتێکی هاتمە ماڵێ خێزانم نەخۆ چوو 48 کیلو بووم 48 کیلو يعني 30 كيلو بله 48 كيلو هاتمە ماڵێ هەموو تووشی شۆک بوون هەموو ئەو دەندانەی سینگم دەرچوو بوو هەموو هێزکەکانی من دەرچوو بوو زۆر زایگ بووم لەبەرەوەی خاردن بە هیچ شێوەیەک بە شێوەیەکی گشتی نەبوو یعنی بەڕاستی عەرەبەکان ناوی مدیری سجنیان کرد بوو واوی من گوتم کاکە واوی چیان گوت بوو بە مدیری دەڵێن واوی گوتێ لەبەرەوەی ئەوە لە واوی پیسترە چەقەل واتە چەقەل ئەوە ماڵی مەدەخوا حەقی مەدەخوا و نەسیە دەدرێ ئەوە بوو خواردنمان نادات عەرەبەکان فەقیری شێت بوو بەڵام عەرەبی لێ بوون بەڕاستی زیگم پێیان دەست بوتان بەڵام بەڕاستی کاک شێروان ئەگەر پێمان بڵێ چەند کەسی لێ بوو یان وە شێوەی زیندانەکە چۆن بوو چەند ژوور بوو مەسەلەن دیزاینێکمان لە بۆ بەعز بکەی خراپ نییە وێنا بکەیت والله ئەو دوو قاعەی لە پێش چاوم بوو طبعا قاعەیەک ئێڵ بوو ئێڵ قاعەی يعني مەمەڕێک ناوی ئێڵ بوو وەکو ئێڵ وا بوو قاعەی 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 و 7 لەو ڕیزە بوون 8 و 9 من لە 9 دا بووم واتە من لە کۆتایی ئێڵ بووم لە تەنیشتمە دەرگایەکی یان دیواریان شکان بوو چوو بوو ژۆرێ 10 ژوور لە بەرامبەر یەک بوون واتە 10 بە 10 20 لەوێ 9 لێرە 29 ژوور تەنیا ژووری من و عالی یەک نەفەر بوون ژوورەکانی تر هەموو دوو بوون بەس من و عالی ئامۆزام یەک بووین ئەگەر ژوورەکانی تر هەموو دوو بوون بەجا حسابکە 20 دووە ئەوە 40 لێرەش 9 دووی کەمکە ئەوە 42 دەمێت هەفتیش دووی تێدا بن 14 42 14 تقریبا 56 نەفەری تێدا بوو 56 نەفەری تێدا بوو ئەمە ئەو قاعانەی کە من دەمدیت نازانم لەو سپیلکە لەو شوێنی تر هەیە چونکە ئێمە بزدەبت لەو خڕ و خڕای بووین ئەوەی لە چوار دیواری پازنەی هەیە ئەگەر بزانی دوو لە پێشەوە دوو لە پشتەوە ئەوەی پێشەوە لای هەولێر ئەمە لەو پازنەیەدا بووین لە خوارەوە بەڵێ کاک شێروان چی تێدا بوو زۆرە زیندانش تێدا بوو طبعا کاکە ئەوەی لەو سجنەی بوون عەرەب بوون و کوردەکان یەکێتی بوون عەرەبەکان ئەوان دەیانگوت تیرۆریست بەڵام من دڵنیامە تیرۆریست نیم چونکە کابرایەک لێ بوو ناوی محەممەد بوو سوێندی بۆ مەخارد گوت کا شێروان من لە ژیانمدا نە لە زمانی سەدامی بەحسی بوومە نە لە زمانی کوردان پەیوەندی بە حەزبەکەوە کردووە من هەموو ژیانی خۆم لەوە ئیشم کردیە لە معمل بەفری مووسڵ معاششم 260,000 من خەریک بوو ژنێ بینم کارتەکانم تەوزیع دەکرد لە پڕە شۆرتەی عێراقی منی گرت و منی هینە تەسلیمی پێشمەرگەی کرد پێشمەرگەش منی ڕاستی نەبوو سپیل بێ محکەمە و بێ تحقیق و بێ هەموو چیت منیان فڕە دایتە ئێرە ئەوە نزیکە 7 ساڵە لێرەمە والله بێگوناحم جا ئەو ئەبوو سارە پێی وەگیراون هەردوو دەستیان کرد بە نان نەخواردن تقریبا ئەبوو سارە 7 ڕۆژ نانی نەخوارد و مرد ئەنی پیاوەکی کەلەگا زەخم دوای 7 ڕۆژ بەڕاستی هەندی پشیلەیەکی ما مرد بەڵام لە ناو زیندانمانی گرتە تا مرد گیانی گرت حتا مرد بەڵام بۆچی ئەومانی گرت لەبەرەوەی کە ئێمە لەو سجنە بووین هەموو هەفتەیە داهاتن دوو جارە سوکاتیان پێ دەکردین دەرگان دەکردەوە یاڵا تەفتیشە ڕۆ لە دیوار دەستت بە عەسمان پێت بکەوە پێم زنجیرە ناکرێتەوە پێلەقەیەک لەو پێدەدا پێلەقەیەک لە پێەکەی تر ئەو کابرا عەرەبە ناوی ئەبوو سارا بوو
مالشي لموصل لحي صدام برامبر بدال الزهور بوشي عدرسه قدامن ودي ان شاء الله قبر بو بعائله ما بلي فام ساره بلي من زندو ما وزن باشا ام كابريا كي تفتيش دكن شقي لقوني ددن كورك هبو دولمري بو ناوي هلمت شقي لقوني دا ام كابرياش من بخوم استاشي كي بقصبو جناب الدكم دنجي لنا وجومه قلت كلب ابن 16 كلب بو نسا ولامي لا قاتك شقي لقوني دا قراوا وكلكي لنا ودمو تشاوي دا كي كلي لدمو تشاوي دا هلمت لخوتشو يا هلمت لخوتشو تقريبا 2 ساعات 6 ساعات لخوتشو بوش خويناتوا يكسر اما جماعه تليفوني ابو دزقي باراستيك شوي ساعات دوازي شوي هاتن يتريك حفله لهم رجع ام كابرين تعذيب دا ببلايس بدر نفيس قوشتيان رادك اشياء تعذيب دا يتر ام كابرا بس هاوري ذكرت الله اكبر بس يعني جتان يبو نقولوا تعذيب وشتانا اكاكا قاعنا اكدتو احمد بك دنق ديتا احمد كيفك دنق ديتا من طبعا كيما هاوري ذكر الله اكبر نهش يك حتى كذب خير كاكا بر الله اكبر يبي كذا دخل يتر او هابو اما تشونك زور بخوم كي قران من بردك طبعا اما لوي هم قران من بردك كاك شير بعد بلد فينا سلاو تشيروكا او هالمتا سلا زنداني هوليرني او هالمتا نخير او هالمتا كي من بربوم طبعا بسيارم كرد ام كابريا سياري ولد جرجنو من دالي دمري دشتا المانيا دروبا المانيا يسلا المانيا لاوروبا فهيوام هل نايبا وشي كاكا قبزاني وبي اخوي كاكا طبعا همو همو اسايش كان يوري من ياند ناصي من عندك كانوا مناصين خلتك لويله ترسي من ناوي وهميا لخدانا ابو مثلا خو من دمزاني اما ناوي متينين دا يقول من متينم لدلي خم دا يقول قرم ام دزر ناوي بوتي درو دكاي المهم ناوي وهميا دا انا بوي ناس لينوا بله كاك شيروان بدنوي اوبي تو وتد 56 كسي ليبو باشش عرب او كرداني يچيتي يعني او زندانيانا اتصالك بون وتناوي كد لبيرا بوي خلق خويا من للجوري كم بواسطي عرب كان قلت اخويا قلت واحد تحكي على واحد قاعه يمنك شوف هذا كردي شو اسمه يعني او كرداني تشيا والله بسياري ان كنت ناويان هنا ونر جماعتي ديانا من البندي سيبو جماعتي قلت يا من جماعتي كاك علي زاني علي لا ظالم لما البندي سي ما مستعلي دواي او ديار بو ناوي براك ايش ستار لالمانيا دجي ديار بو او بيش من اللي بو بابي مربو لخمانو داكي كوربو فلام استشي لقل دابي برنبو او هنا رواب ظالم تلقى بربايا ما اقدر دبوين شيتر اللبيرة زورم لبيرة كابراك يعني هنا اصلا شي خوان بو ناوي خوي قريبو كربو متين لا اوه هاد بو لا اكري هاد بو كيف لا زندان داريام كاوانا اما تينا كوركي زور تشاك بو هستا تشيكر هستا موبايلي خوي تحويلي ابو نشأتو ابو راميدا كي خزورو زاوي يكترن تليفوني خوي دابوان اوان يكو 5 دقيقه تليفوني ابو مالكاني ينكربو لموصل هر 5 دقيقه ببيس ورقه وقت تشيل ورقه يورقبو ام ابو نشاد زور زنجي بو ديال ولا ابو نشاد ناوي كوراكي دكتور نشاد لا موصل بخش ناوي مزاحم بو ديال زور برز وشاك بو يقول والله مني انقلتو هذا ناتو هاوكاري مادي بيشكشي تيرورستان داكي كشي واجنيه المهم ديال با ما تشوفوا الورقه ديال موصل ورقبو اوي خوان بو يعني اصلا يجي خوان بو ديال هذا بس سجني اكل او ندير لي عنده حتى تشاوي تقي هادو تشاوي تقينو بو شرمزاري عائله مالي انا بن نادي انا ايراني هلا ايراني وابظن امريكاي كربو نقراو متين ناوي اصلي من نظن بالضبط بس ناوي اقدر ناوي وهميها اي كاك شيروان كادري كي تشتي كانوا تششول السويتش ابو جيرابي كسدنا تبي ناري قطبي اخوي كاكا هيك كان صالينا ودو ششه ولا بو دي قد ناوم البته من قسم لقلبي نكر يا من عربه كان بو من او اخبار عندنا ناوي عمر عبد الله عمر بوا لصالينا ودو شاش قلت نظام قلت 25 يازيان 25 دوازين ودو شاش شوك خزانم قلت برو بو مع شوتيه كي بكره لا جركي سروتشي انا مالي دياره
هاتبووکە شوتێکی بکرد دیار بوو مەفرەزەیەکی ڕخستنی تایبەت و ئەو وەختە ڕێژکردی تایبەت یەک بوو کاکوجی دیارە دەیڕفێنم بە دوو مێکزەمین و دەیبەنیتر لەو ڕۆژەوە فەقیرەی لەو زیندانانی هەنیە بۆ ئەو زیندانانی حتا گەشت بسپیرکی ئەویشی لەوێ بوو ئیتر خەڵکی تریشی لێ بوو مەسەلەن خەڵکێک لەوێ مرد بەڕاستی مەسەلەن یەکێک لەوێ ناوەی حەجی حسێن بوو حەجی حسێن مرد جەڵتەی مشکی لێدا کەسێکی تر ئەو بوو ئەبوو سارا مرد لەوێ خەڵکانێک لەوێ مردن بەڕاستی ئێستا بۆ باش شێروان ئەوانەی مردن وا بزانم مەیتەکانشیان نەدەدانەوە نییە نادرێنەوە ئەو زیندانانی نییە کەش بە حەیاژان دەچێت کاکە ئەمە حرەسەکان بەمنیان گوتی کاکە ئەمانەکەی مردن ئەمن کاتێکی مرد چوومە بندەرگەی سێرم کرد نایلونێکی ڕەشیان هینە زنجیری پێ بۆ زنجیرەکەی کردەوە کابرا دوو حرەچون و سەگ نینە پێیان کرد لە دوو خوان ڕادەکێشا زۆر بچووک مابوو لە بەرەوەی هەفتە ڕۆژ بوونانی نەفار بوو ئیتردا زۆر بچووک بوو فرەدانە ناو ئەو زەرفە و زنجیرەکان قەپات کرد و ئیتر پردیان فڕاندە ناو پیکابێتەوە حتا دەنگی پیکابەکەم جۆرێ بۆ کاتێک دەڕۆی بەتەنەشەوە گوتمە حرەسە کاکە ئەوەنە بۆ کێ دەبن ئەوەنە تەحویلی ماڵیان دەنگ نا بابا ئەوانە دەبن لە کونێک شای شیرین گوت کونێک هەیە وەکو بیر وایە سەرەکەی قەپاتە فراد دنیا کونەکەی و سەرەکەی قەپات دەگوت تەواو ئیتر حتا دنیا کراوی کەس بزانێت کە ئەمە لە کێشە ئیتر ئەمە بە قسەی حرەسەکان بوو یعنی ئەوین کە بشمرینە مەیتەکەشی نادەنەوە کاک شێروان ئەتو دەڵێ من لەگە عەرەبە قسەم کرد یعنی چۆن قسەتان لەگەڵ یەکتر دەکرد ئەگەر ئەوە بی کاکە لە ناوەندی توالێتەکە ئەوە توالێتە لە ناوەندی قاعەکە یەک مەترێکە بۆ خەڵک وەدەزانێت قاعە زۆر گەورەیە لا یەک مەترێکە ئەو ژوورێکی مەلێ بوو پێیان دەگوت قاع لە ناوەندی مەجاریەکە بوو مەجاریەکە سەری پلاستیک بوو پلاستیکەکە کە لێم دەدا تک تک واتە وەرە دەستە ڕاستم وەرە تک 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 سێجار واتە دەستە چەپم وەرە دەهات بەس بە شەرتێک ئاو نەکرێتەوە چونکە ئاو کرا بە شڕەشەری ئەو نەیدەست جوت لێ بێت شلون لەگە خۆی شلون سەحتەك يلا أنطيني قرآن أريد أحفظ قرآن وين وصلنا مثلا سورة البقرة آية 50 يلا توكل على الله قرآن آية تقيد قد تشوم 20 جار 30 جار دم قد ديسان دقرموا لبرت كل بلي يلا قول لي والله دم قد جزاك يلا راح من البداية حتى فنجا ديسان هموم دقوت أو دقوت دستخوش يعني بۆ بینەران بزان تو قورئانت لەناو زیندان بە ئەوەی کورە ئەوەی ئاوێ لەبەر کرد یعنی بۆڕی ئاوێ لە بۆیان بەکوونی مەجاری ئەوە ڕۆمانەکە ئەو فلیمە بۆنی سەگی دەهات سەگ جۆمان دەگرت ئەو قسەی دەکرد ئەو جوێی دەکرد من قسەم دەکرد بەس دەنگ وەکو مۆبایل ساف بوو کە قسەمان دەکرد قورئان شریعەتی ئیسلام مسائل الإيمان يعني هرشي هبو من مسائل الإيمان وشريعة الإسلام وحديث وقرآن وحموم لو كنا مجارية لبركب كابرايك ليبو ناوي خالد أبو سليمان بو خالد أبو سليمان 11,000 حديثي لبربو بيش قوي لويك قرآني هموي لبربو بس شرطك بس فتحه وكسره وزمه وتنوين وسكون وحموشتك يعني بدقيقي جل قال زور بزعمك بو راسي فيش مشكعة تتواني من القرآن كي لبركين يعني زور جاد قلت رب العالمين ده قلنا رب العالمين زور شيء عندما قلت رب العالمين ده قلت رب العالمين يعني حتى حوز دم وكسرين المهم كاك شيران بتمن القرآن ختم كرت لزندان بو هشت مانقوني ولوي بوم يتر بيزار بوم دست دميس خوب كوجن براستي قلوا بك لا دومتروني بو دقيق ليه ودقيق مسيني اوي فرام دشكاندم كي لراجي خوم كوجم ديربو لقيت تقينا وكي قلوبكا كابري طنشتم كناوي ابو ناصر بو قلت هاش بيك شنو قلت او دنقت شبو هات قلت والله او قلوبكا مش كان دمي خوب كوجم كله قلت استغفر ربك قلت استغفر لك قلت دورك عبد نويجي نسعيد كتوبيتك قلت تو بياوبي قلت أنا هم مرتد كافرن بدين بإيمان الصبيان إلى قيامته ما تشني بعشت وان دينا بالقندري ما في من مالتكم بس لي بقرن تنج دقيقة بعشت ببيننا ما أنا مرتد وأنا كافرن قلت خذ كوجي شلون خذ كوجي يلا بقول استغفر لك وأنا بقرآن لبركن يتدس من بيكر قرآن من لبركن حتى ورجي بربهم بله يتر أو
شش مانگونی ونا بركز بأي مزاريان أو كش كاك شيروان مسائل إيمان حديث قرآن تن حديث لبركز بأوي بو أي مزاري أخوي لبروي قرآن كلا سرم جرام بو براسي بيت بلم نزيك 50-60 كم لبركر بو 60 بله يعني بو شيء وش قصة أنا جاي ذكر بس بأي مزاري قد يكتب ديتين أو شتان نبون بابا كسكسي لبيني بلا من دون فربون يقدر دا يقول أخويا أنا راح من جو الباب يراقب لك أنت راح يحفظ قرآن أمني دم قلت جزاك الله خير عمي لا تقول جير درجي بس ساعات 4 ساعات لسر سينجي دريج دبو شاو ديري حرسي دقت حرس ده شو دري إذا هذا لو قاعد يقول دو جرى كوخي ذكر يتني مستعب دبوني دادر يشتري خلاص لما هو مش جاني روجانا مامبو كاك شيروان لزنداني سبيلكسان سال مايوا 6 سال و4 مانگ بالروج بساعته بمانجو بصال حاكم لجنة ما في مروف محامي إتناتا كنت ولا زنداني نيني ولجنة ما في مروفات كذا ضي با جارك حاكمك هذا ويري بموضوع تحقيق كردن لشيوي كشتني شورش أرجوشي أو روجي إمام برد لجير زميني كلاشنكوفيش على سرسري مدانا لا هالششي باني حتى شاري إيوارا صرماك بو لسليز اسطنبول صرما إما نمان دتواني ميز ماندات قلت ميز بخدام تبكن ممنوعة حتى حاكم لينا بنا ببشنا دري دوای ساعت 4:30 من گرانده بو جوره کان مانو دست په منځنجی تراو تاو با حاکم هاته ویری بس بو تحقیق کردن لا قضیه کوشتنی شورش ارگوشی نک بو اما سه 4 سیاره اوشی لګل د ابو حمایه شرطه همو با شوفرلت امریکي چون سیاره شخصي سیاره زور داد على سكان قلت انا وانا هم حمايه لګل د ابو حاکمه جوري هولير بو ديانا بله ما زوج شقت نبو يعني كاس فاهم شو بزير بو كاكا عائله ما نا انتظاني ما مردوينا يا زندوين اما لا عثمانينا يا رجال خاكين ايش كاكشران بس دبو خلق دكا ما قنا دزانم يعني بس بزعل يعني شوي حكمرانتي لهريم ولا زنداني مهني بارتي ديمقراطي كردستان كباز د بانگشي ما في مروف دكن شويك بوا نا دادگاه بوا نا انسانيت بوا وكو فرعون كان عديان نان نو تواو يعني داخل تن زندان كاكشران قبزاني بله تن زنداني واهي وكو سبيلك كاكشران واي اوي دورة كاكا من لما سيف استبودش مرم 1 2 3 4 5 6 حف لما سيف وصرش حفتي ليها لما سيف وصرش حف زنداني ني ثاني شو انا كان بلاي كاكشران اقدر بنزي والله كاكا داوي اللي بدون ذكم لبنوي اولا موضوع امنياتها تصير زحمة ابو من عمل كلام ظل نيابه هي ظل نيابه زنداني نيني حفتي لما سيفي صارت دون السررش بينج لما سيفي هي حاليا استك صار قدكم لازم انا جاء وكو سبيل كتيجن لبروي اقدر من صالك دواي اويك من بربوم تليفون بو حرسه كدنا ويناين لبروزي عامني بو يتوش مشكله نبي قدم لك كده ام دكي انا بفريبو قلت والله لا حاج عمران قدم لحاج عمران دكي قلت كاشر وندوي صالك تبروي زنداني سبيل كان تيجدا نقلي شوينه كتير يعني قلعه كتير دوروبري ديانا لبين ديانا وراوندس المهم كنت عمليش نقلي هو ابو اصايشي حاج عمران لا اسال حاج عمران بو تشي زندانه كانت تقدا لبروي براستي بيت بلم كمان بربو من تحمل منك كذا ظلمه فمن يعني قلت انت قصه بقيت تكوجين بلا من يكسر بني هني تليفون بو كاك سوران عمر وكاك علي حمد صالح بالتليفون يخوم لمالي لسر باني خوم سيم كارتك اسيان كل تليفونهم كل قدم كاكا من زندانك اني ما 6 سال و4 من زندان بما بخاطري خوا زندانك اني لسبيلكي هي بقى جناحه خالتك بجناح بدبخت كده يا اذا زي بكن خوا قبولناك او ام قلت او ام ديابو بلاويان كربو دواي كينين بخش هاد تصويري كربو يعني زندانك حتى كشف بو كاك شيروان يجلس زنداني هني كم ايش ذكر بويا قلت يعني بو اقدر جنابش 2017 جاري دوام كمن ينقل يكم في السيار قلت يعني دجمني مالي بارزان بو چاته مالت ايش قلت دجمني مالي بارزان كيه قلت يعني شيرواني
وتم دجمني مالي بارزاني نكابرا روجنا منوسة كابرايك من ثقافة تجيشتوا بأخلاقه بشخصيته قلت المهم دجمني مالي بارزاني لابد بيتا مالي قلت دجمني مالي بارزاني دجمني من نينا كابرا كوري مني كوش بيتا مالي من عفويا أمن بياوي مع شاعرين ما خلتي درناك إن مالي همان كو درناك إذا بدرت كلمة قلت درناكم كو ددكم هي كم بسيار أما بو كلا من كلا أوان بله کاک شێروان ئەوە بوو ئەو زانیارێت تو بە کاک شێروانە دابوومە و کات لە پەیزی حەفدە شوبات بڵاومان کردەوە ئیتر زۆر لە نهێنیانەمان باس کرد بەڵێ کاک شێروان ئەوەی کەێنێن باسکە کەکەێنێن هاتیان کرد بوو لە زیندانەکان یعنی ئەمە لەو نمونەما دەبزان پارتی چەند تەنگە تاو دەبی بچووترین خەبەر لەسەری و ئەگە هەر هێزێک لەسەر زیندانیانە ئیش بکە کە ئەو بەرنامەی مەش بۆ ئامانجەیە كاو زنداني هم يعني تركها مسعود بارزاني يعني بزدي مسعود بارزاني نقول لولا بعض لخدا وبيغمبر دكانو ججنانا ودلي كتي هزاران كسل بنا وعدي وتائسة بزنديتية لو دوزخي دجيتن هرتي يبرو بيدا محكمة حكومة تربية خوتا بله كان من شيخ أسامة بن لادن هزاران كسن كشتيا إنما بمدي محكمة إعدام كي مال ميران كي ادي اگر یاسانینە محکمەنیە قانونینە ئەی بوخت ئەدی بوون بس باسی سەروەری یاسا دەکەن ئێستا من ڕێز و احترامم هەیە من کوڕی پیاوێکم و فەلسفەی من ئەوەیە ڕەوشت و ئەخلاقی بەرز نهێنی سەرکەوتنی مرۆڤە هەرگیز و هەرگیز سوکایەتی بە کەس ناکەم بەڵام لێرە داوایەکی لە بەڕێز جەنابی مەسرور بارزانی دەن بەڕێز جەنابی مەسرور بارزانی بۆی بەڕێزەوە باسی دەکەم داوا دەکەم کۆتایی بەم زیندانە نهێنیانە بینێ بۆ لەبەرەوە ئەوەی کە تێدایە وەکو تۆ کوڕی هەیە وەکو تۆ کچی هەیە وەکو تۆ دایکی هەیە خێزانی هەیە شەڕەف و ناموسی هەیە یان بدە دادگای بەڵام نەچی وەکو شێروانی بدیە دادگای پارچێکی سۆر لەسەر فایلی بدەی بڵێ حاکم هەندە ساڵ حکمی بدە بە حاکم بخۆی حکمی بدە نەک ئەتوو بە شێوەی عەشایری داوات لێ دەکەم گوناحن ئەوانەی کە لەوێنە خوشک و دایک برای منە برای تووە کەسوکاری منە خاڵی منە مامی تویە کەسوکاری مەیە گوناحن لەو زیندانانە ساڵهای ساڵ کابرا هەیە تێدا ئێستا 20 ساڵ 25 ساڵی پێدایە گوناحە بۆ ئێستا کاکی شێروان دەزانی چەند دەکا 96 ساڵ دەکا گوناحە کاکە خوا و زوڵمەی قبول ناکە پێغەمبەر هەیە خوا هەیە دین هەیە ئیمان هەیە آخر نازانم چی بڵێم بەڕاستی یعنی زۆر جار تووشی شوک بەڵام بە یەک شت پێ بڵێم مام قادر قەتەیوان نییە قەتای ئەمریکا و ئوروپایەکی پشتیوانیان دەکەن خۆ ئەمریکا و ئوروپا لە من و تو باشتر دەزانن ئەمانە چی خوێن مێژەکەن تەواتا قەتای ئەمانە نییە ئەگەر ئەمریکا و ئوروپا پشتیوانیوان دەکەن ئەوانە و پیاوە نین زوڵمێ لە من و تو لە ملەتی من و ملەتی تو بکەن ئەو پیاوە نین ئەمریکا ئەو سەرنجەت زۆر ڕاستە کاک شێروان ئەمریکا قەت ڕۆژێک لە ڕۆژان لەسەر ئەو نوع زیندانیانە کە تەکنەلۆجیای هەیە کە زانیاری لە ئێمە زیاتر هەیە بۆ نایەتە سەفارەتی ئەمریکا بازنەمازی مرۆڤ دەکەی لەوەی خەتەرتر هەیە قونسولیای ئەمریکی ینی بۆ ناچن بە دوای ئەو زیندانە نهێنیانە ناگەڕێن و هەوڵ نادەن وەکو ئینسان بژین لەوەی ڕاست دەکەی ئەمریکا و ئەوروپا ڕازگۆنین تەنیا ئەلاگە شتێک 100% بچی وەکو هێلکەی پاکراوە لە دەستیان لە کاتێکدا من دەزانم ئەمریکیەکان دەیان سیخوڕی گەورەیان لە ناو پارتی وێچەتی هەیە ئەو دەیان لە ناو پاراستنی گەورە هەیە باشە بۆ بوارددەن ئەو زیندانە نهێنیانە هەبی خوارە ئامێری تەکنەلۆژیان هەیە دەزانن لە چێندەر ئەوەیە بەرحاڵ کاک شێروان بۆ ئەوەی ئەو بابەتەکەوە نەبی بچینە سەر ئەوەی کوبەردرایی و بچینە سەر دوای زیندانی ئاسایشی هەولێرە شتمە و کەلایتو وەک لە تەلەفۆن باز کرد و تێر شیراتۆم بووە لە چاو سپیل کرد ئەرەوەڵا زیندانی ئاسایشی من زۆر جار بە جەماعەتم دەگوتم گوت حەی بە ئاسانن گوت بڵێ نەمە زیندانین وەڵڵی ئێرە هۆتێل دیوانە هۆتێل دیوان و هۆتێل شیراتۆنە کاک بە پێنجتێرەیە ئەتو ڕۆژی دەبینی ئەتو عاسمانی دەبینی منداڵەکانت هەموو هەفتەی دێنە سەردانت گۆشتی دەبینی جارمار خیار و تەماتەی کە ڕزیت بۆ دێنن دەیان بینی ئەدون دەیان بینی یعنی ئەو خیارە زیێ لە سەجادەی فرێدرا دەتاندیت خەریدە ئەگەر لە زیندانی زۆر جاران دەچوون لە ئاسایشی گشتی دەچوون لە ئەوەی لە مەیدانی تەڕەی
ئەوەی فراددرێ ئاخری حیوانەتەکان دەبن هاویان دەینە بە قورعان زۆر جارەمت ئەو تەماتەمە خواردیە ئەوەی ڕزی بەڵام هەر باشتر بوو لە سپیل بوو نەبوو لە سپیل نەبوو المهم چۆن بەربووم طبعا من دوای ئەوەی کە دەستم بە ئیزرابێکی کوشەندە کرد نزیکی 32 بوو 33 ڕۆژ بوو من نانم نەخوارد بەڵێ بوو 17 ڕۆژ زابطێکی پاراستن هات لەگەڵ کەرەوان زبێر بارزانی و موسە حەرەسەک هاتنە ژۆرێ بە قاتوڕی باتەوە بە قۆندەری ئیتاڵی هاتە لەناو توالێتێ دەکەنە من لەسەر عەردی دانیشت سیر بوو چاوانی باشی گوتم باشم سپاس فەرموو گوتە حەرەسە بینە ژۆرێ وەڵی 2 کارتۆن شیر بوو شیری ئولکەر دو کارتون شیری گلاس و ئەڵبالو و مۆز و پرتەقال ئەو شیرانەی ئولکەر نییە تورکی لەگەڵ دوو عەلاگە پڕ لە فستەق و لە نەستەلە و کێک و بسکوێت و شتیوە وەڵا پەرداغێکی کردەوە دوو پەرداغە شیری تێکە دەیگلۆ منێک لە خۆ گوتوەرە با شیرێکی پێکەوە بخۆین گوتم وەڵا من ناخۆم کاکە من مانم گرتیەوە 17 ڕۆژە گوتە شێروان بخۆ جەنابی سەرۆک ئەتوی عەفو کردیە گوتم جەنابی سەرۆک من عەفوش کە من ناخۆم سوێندم خواردێ ئیلا دەبێ من لێرە بمبرم بۆی بابم بزانن لە دوو چی کەوتووە بە دوو کێ کەوتووە بەس لەبەر ئەوەی بۆی بابم جەنازەی من ببینێ بزانێ چی حاشەکی ئێستا ناتوانم بڵێم ئەخر دەبتە بێڕێزی کا چی خواردووە المهم دوای 3 ڕۆژی تر هاتنەوە گوتێ بچم کەبابت ببینم گوتم بەخوای بچی کەبابی سوڵتانی لە تەهران ڕبینی ناخۆم خودمان دوومەکە کاکە ئەو شتانێکی هینەتە ئێرەش هەموو تەوزیع کرد لەسەر عەرەبەکان خەریب بوون وجا ئەوەی عەرەب دەیگوتە من أخويا شيروان لا تأكل والله إفراجك بإيدك قلت شوف أبو سارة مات أحد ما جاء عليه قلت أبو سارة مرت كذنات أزاديتو بدستي تو كاكا مخو بقوا عبر دبي أبي باراسون عقيدي باراسون بيت إيرا لقيتو داني شيء المهم قلت مباشرة بس قلت كاكا معدن دستو تدخلي كذا مرم قلت بيتشيكي خد لك أنا قلت ماري والله أو وقت داوي حرسن كل وأخيرا بنسى حرسك ناوي ناظم بوي حقيقي ممنوع بولي بوي توشي إجراءات قانوني نبي دوام كل فقير تون نيو على جاي زدي بتشوكا على جب زاد بتشوكا نيوي بومن أو بر الخير كده هنا لخواتنيش بيخي ما دخوات قلت المراكا كي خيب كنا أو إذا تيك ده شباب أخوة إيش بياني كلا خوال دستي أما الصديومة نايل معيدو رودا كانت وشك بنو وكو أبو سارة بيك وابن سنو بنبري ومش ما ديك خوراكيتي ده نايل بالسي بي والله بقسم كرت دوای 17 ڕۆژ دەستم پێ بەو شتە کرد حتا بوو بە 33 ڕۆژیش من هەستم بە برسیاتی نەکرد زۆر جار برسی دەبووم وەکو مار بە دۆ خۆم دەسوڕام وەکو مارینە بە دۆ خۆم دەسوڕام بەڵام دوای هەرداغکە ئاوەکەم دەخوارد دیسان هەستم بە تێرەتی دەکرد یعنی ئیتر فێر بووم کەوتمە سەر پۆڕم ئیتر هەموو ڕۆژە هاتم بخوا من دەمگوت ناخۆم چەند جار هاتن لە کۆتاییدا شەوێک هاتن گوتیان ئەوەرە گوتم ئەو موسەی بگرە بۆ ڕۆژی تاشە گوتم دەست و پێم زنجیرە إذا حرز بروبك ولا ده فيهم يعني كده وجهنا كانوا ذاك شو تراشم ندى تراشم ردينا مقونبو وإمام خميني لا زود حرز جنب من ندى إمام خميني قلت مكاجا ومستخلاص نتراشم بربوا قلت إيه كتير بدري إيه كتير مدار من آوينان دا من خوم تفسيري خوم كل يا آوينان موسم مبلوع عليه ثاني بردبو والله شوي من يسواري سياري كدو منو علي تعال روي خوای که گشتنە ناو تونێلی مامە جەرگە زانیم ئەو تونێلە تازە دروستکرایە تاریک بودێ ڕۆناکی نەما چاویشم بەسرا بوو بەڵام چونکە پشتم لە سایەقی بوو کە سیارە داهاتن گلوپەکانی سیارە دەکەوتە چاوم کە چوینە ناو ئەوەی مامە جەرگەی ئەو تونێلەکە زانیم ئەو بەرەو شەقلاوە دەچین جیازەکەی دەرینە بەلێ ئەس ببنی بەلێ گەورە گوتە هەنگل کێنێنە گوتە وەڵا ئەمێ ڕێکە ئاکرێ بەردە ڕەشڵەتێن قدام هاي إذا دلي خم ده قدام هاي لا قريتانهم لا أكردين أكره هرنا ما يستا ولا سبيل كبوي على أساس إما هل بخرتين المهم إما أن برد مسيفيو شوي أو شولا رخصتني تايبت بوم شيء كي تشاكي عندها مخوارد من براستي تشتي بياني شيء تشتكي تشاكي يعني نعيش مخوارد تمسير بقرب السبزيت إيراني كباب وحبرا هندسة أنا مخوارد المهم تخوارد من بابم دیار بوو لە دیانە بوو مەسرور بارزانی تەلەفۆنی کرد بە گوسعید وەرە ئیشم بەتووە بابشم گوت باز بنیە من لە دیانە مەسیارەکەم گیڕەکەی هەندێک عیبی کەوتێ لە سناعەیە گوت دێ باشە ئێستا وەرە ئیشم بەتووە بابم تاکسیی کرد بوو بە خصوصی چوو بە سەرڕاش گوت هەر ئەوەندەی گوت بڕۆ کوڕەکەت ببە لە ڕێخستنی تایبەتە
بابي شمهاته ويريو امنيان بردك نزلت حالي عندك فشفشي وعندك دروي كردو قلت كابرايك بارزاني شو قاشتي كتيه مالبندي ما قد ما قد دات امانه دابت ما بردا ما قد ناتشا ديسان شو يكتيا كشت على اساس شيروان توش بيشي دكوجن. المهم عندك دروي اشتواي كردو دواي قلتي سعيد ببابا جناب السلوكي عفو كريو باش ندسي من قد من بردا مال هانا وندبو شو ماليو بو باقشين وقريانك وخيزانم لاخوتو جيران من هوار ذكر دايكم لسه شارعي ابو جيرانك كان بابي وبسيره هم وقفنا مالي بابهم وبقيامته انا وندا تمام لمالي هرنم دتوني باش مدري لبر خلقيه او دوكي لا تشوماني لا ولا صدعات وصدعات تمام دوي تمام زانيم متشكر مكاتك من جيراش من ضابط استخبارات الامن العراقي لمديريه هولير ملاحظ مدير عام بملوي موشي منشي ديار بوريان قربو دزجي بارسن ني عنده ابو من دالك انا بويا من هر دوي سيمان تشوم لشركين نفتي لا قرقروا قم تعين كردو دسم بيش كصالك وني اولا شركه يشمكد او بدعاش هاتن شركنا ما كشركنا ما قم تعين كرد بشوي رسمي وياصاي وقانوني بدو بغينامه بكفيل لمحكمه هولير قم تعين كد اساس رافرين اساس شركتي او ابو دوای 16 اکتبر که گوت یعنی کتی خاینانو کرکوکیان فروشتیا 29 روش پیچو دوای درست 15 11 2017 16 اکتبر 16 ده 15 11 من عنده وقت 29 روش نبو منگه راس من ينقرتو لما سيفي من ينبرد اصلا شي قشتي قلت تو جلاليو نابي جلالي بيو خاينيو اتو لاهور بافلت بينيو نازانتيو چون دجمنی مالی بارزان دیتا مالتو عندك سيقورو جاري دا نقول اتو تتوي كسك بكوجيو جاري دا نقول اتو بيجي باكيت لايك اليو نازنم هرجا قسيك عندك قدام قلت استبدا من ظلم من سوتشي جيران ما نقول هرجا طلق لكن دارك قدام اخر مريق بس ديم تيتشوا بس من سوتشي جيران ما اي كنت ايدا هاد قلت كاكاتون نابع مالد لما سي في وي كتيبه اتو او كياوي لما سي في بيو رسمي مام جلال على فيسبوك دي او ثانيا قلت دي وابلن بلين السري كذي بوجي درو كان جاردرين ولا لسر تو تتوي كسك بكوجي وجاردرين ولا تو تيجي باكا كان لا يكديو حاجه قصيك مثلا كاكا يعني كيف الشغله كيف انا والله كابرا هم باكيت ابو لسري يك لايكي يك كومنتي باكيت كلسر باكيت نسيبو جيرابو دو صال وشش مغلبي بو من دراسه كاكا ناوي ديار بو خلطت لي بو كاكا زير سيربو كابرا لي بو عميدي يكتبو دا مزرينري يكدين اجتماعي كردستان مام ادريس مام سليم ادريس سليم مخمور لا قائم بو لا كلا من بو ريزو احترامهم لي قلت بقيمتها كان يشوفوا كان اولا مخدرات دشون ريزو ما يبو مخدرات هنا بس عندك ينظر يشوفوا بون حتى نيربازيش عندك الا جوري لا شكايات يعني من ذكر والله شيروان ريز بس ليكيت كان دغري ناوي قائم يعني كلمه قاعد صوص مسؤولوش بدا هذا يقول شيروان تو بوتي رز بس ليك كان دغري كنت باقي كتي بياون يكتي برزن بويا اما انا حاشكي سواري يكتدغن ابرا حاشكي سواري بيا سواري بيا شون رزيله بيغرا ما خاطري بيغمبر بله كاك شيروان لزنداني اسايش بوي سك بازي ناو زنداني اسايش كمحكمه كوبو حاكم اويندر شمان غير قانوني بو مثلا شوي تحقيق كوبو لوي محامي هذا بله توزك فورمكي ياسايان بكر بو بلام هر بشوي عشائري وغير قانوني بو لبروي كابره هبوا فايري اوها ورقه زرد يا لدا عند صار حكم بدا حاكم وبياونيه بلنا كي اسايش وباراستن بتايبتي بشي باراستن قوتي حاكم 16 سال بدا شيرواني حاكم بزدلي ناوتشي من دون شيروان سعيد يوسف بروكرم 16 سال هر خلاص ابو لسركي محاميك نيا وشتا برو بندري لو يقصش القربان دوش شقيان ليد دا يزوك اسنا لو دوش شقيان ليد او اساج بالكدري نيا بابا مو فيلم ومو درويا كاكا تشتي حاكمي تشي محكمه اسنموني كاك شيروان اتو لو ابزان مراقب بوي هيت سنموني انا مراقبهم بهزارن كيسم لك انا كاكي اخر من قولم داك باسي هيك كيس لكم بلان من خلقي دناسم بناو اوها فايله كان بدي لبروي فاوكي شهيدي فرماندي يكتيها تو اما استبغض بكم ظلم كابره ابو لسر 500 غرامي لسر 400 غرامي
8 ماه 9 مان خاردیه بربووە کابرا 20 لەسەر 20 کیلو بۆیان کردیوە بە پەنیر لەبەرەوەی پارتی بووە بەربووە کابرا 300 غرامی پێی بووە لەناو سێرەی بەبێ ئەوەی 20 سەلمێنی کێویە نەیانتوانی 20 سەلمێن دەگوت ئێمە نییە 16 ساڵیاندایە لەبەرەوەی باوکی شەهیدی فەرماندەیی کردی بووە ئاشتا من ئێستا دەتوانم ناوی باب و باپیری و خۆی هەمووی بڵێم بەس من نامەوێ هەموو ناوێک بڵێم ئەمە هیچ لەلایەک حاکمێک لێوێ بوو حاکمێکی هیچ و پوچ نایچ بووە گەر ئاساییە کاک شێروان ئاساییە ناوی دەڵێم حاکم غەریب دوای گیرە حاکم غەریب کابرای بردیە من ناوی کابرای ناڵێم بەس بە پی دەڵێم ڕێ سات سین بردیە ژۆرێ کابرا لە مەفرەزی ئاسایش گیرە بە شەو هیچی پێ نەبووە تەنیا موبایلێک و جانتەی پارەی پێ بووە بردیە یەک عەلاگەی ڕەشی ئەوەندەی دەنا پێشتی کوڕم ئەوەی تووە کوڕم نا گەورم من نییە ئێستا توێ نا وەڵڵاهی من یا من وەختی گیرام لە مەفرەزەیەوە ئاسایشەکان شایدن هیچم پێ نەبووە گەورم ئێستا تو نییە نە حرس کە شەلواری قایشی بکەنەوە یەکەم جار بەڵا قایشی کردەوە ئەش گوتە زۆر عادیە وازانێت قایشی دەکەنەوە ئیتر دڵم بڕۆ کاگە نابێ بە قایشە بچێرا قای گوتێ باشە قایشی کردەوە کە شەلواریش بینەخارێت گەورم بۆ شەلواری بینەخارێت گوتێ با سوارت بم لێرە هەموو با سواری حاکم غەریب گوتی سوار سوار دوای گیرا لە کۆتەیدا گیرا لە سجنێ بوو لە قایسی منیان دەرکرد چوومە تورکیای 5 بانگە تورکیا بووم گەڕامەوە بۆ سلێمانی من نازانم ئێستا ینی تراژدیایشی زۆر گەورەیە مەسرور بارزانێ ئەوە تراژیدیا نینە ئەوە تراژدیا لەوی تریشمان هەیە کاکە ئەت ڕاستە برای من کابرا 9 مانگ گیرە 9 مانگ ناوی خەیرۆڵایە بۆی نەڵێن شێروان ناوی ناڵێ خەیرۆڵای عەرەبە 9 مانگ تەعزیب درا بۆی بەس بڵێ من داعشم دەیگوت من داعش نیم من لە مووسڵ هەڵاتی بە هاتیمە کەمپێکی هەولێر ئەگەر من داعش بەم هەڵ نەداتم بۆ هەولێر لە کەمپێمە لە کەمپەی خەڵکیان دەگرت دەیانگوت بە تەعزیب دەبێت ئیلا بڵێ داعشم ئەوەندە تەعزیبیاندا بوو بە بەتانی ئەمن مراقبی قایەک بووم شاهدم بە بەتانی دەمان برد بە بەتانی دایانینەوە لەبەر خوێن جوگەی دەبەست بە بەتانی دایان برد ئەوەندە کابرایەکی بە ئیرادە و بە غیرەت بوو حتى 9 مانگەکە هەموو ڕۆژێ تەعزیب دەیگوت من داعش نیمە و ناڵێم داعشم لە کۆتاییدا ژنەکان لە پێش چاوی سواری بوون ژنەکان هینە لە پێش چاوی سواری بوون هاتە ژۆرێ سەری خۆی لە سوجدە دەرە بە 5 ساعت بەس گریا سەری خۆی برن نەکرد دەمگوتی سەرت برن کە کاکە بۆ برن نەکرد مەسعود بارزانی ئیدانەی سوتانی قورئانیش دەکەی ینی بە جددیمە قورئان هەر ئەوە نییە ئەتوو بلات فیرۆز بی ینی خەڵکە نامەوێ شتێک بڵێم بێژی بکرێتە سەری بەڵێ نامەوێ شتێک بڵێم من هەندێک شتی بڵێم ئەخ دنیا وێران دەبێ وەڵڵی ئەمریکا و ئەوروپا هیچ نین جەبانن ترسنۆکن من لە تورکیا بووم نامەم بۆ بایدن نات نامەم بۆ ڕئیس ئەڵمانیا نات نامەم بۆ ڕئیسی فەڕەنسا نات بۆ ڕئیسی ئیتالیا ڕئیسی بریتانیا ڕئیس بۆ وەزارەتە خارجیەکانیان بۆ هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ نامەیەکم نووسیە دوای بۆتان دەنێرم بە ئینگلیزی نووسیە خەیاڵیە خەیاڵی شتێکی خەیاڵیە دەبێ بکرێتە ڕۆمان بەڵام درۆ دەکەن هەموویان درۆزنن تەنیا سەفارەتی دەرەوەی کەنەدا وەڵامی منی داوە گوتێ ئەگەر دەتەوێ بێی دەبێ خۆت بگەینە ناو خاکی مە ئێمە لەوێ لە تورکیا هیچمان بۆ تو پێ ناکرێ من دەرکراوم نە ڕێگای پێشەوەی نە ڕێگای پاش بچمە پاش دەمکوژن بێمە پێش ئەمە چ بکەم ئاخر چ قوڕێک بەسەری خۆرکەم ئەکە ما لەوێ کیس ئێستا بەڕێز جەنابی مەسرور بارزانی ئەتوو تێهاتی بە ناوی حکوومەتی چاکسازی هاتیوە نییە لە تیژی گەندەلی ئەو گەندەلیەی لە ئاسایشی گشتی جەنابت دەکرێت لە هیچ دایرەیەکی هەرێمی کوردستان ناکرێت من تعدە دەکەم تەنیا لە 4 ئیرانی کە گیرا بوون بە 2 مانگ بەربوون لە ئاسایشی گشتی لە 4 ئیرانی 8 دەفتەر وەرگیرایە بۆ ئازادبوونیان لەسەر جیوە گیرا بوون ناوی ئێکی تەقی بوو پێیان دەگوت سودەیف دکتۆرای هەبوو لە ئەدەبیات 2 مهندسی لەگەڵ بوو دکتۆرێکی لەگەڵ بوو هەر 4یان بەربوون بە 8 دەفتەر کابرایان گرت خەڵکی کوردی تورکیا بوو 6 دەفتەریان لێستان بۆی بەردەن 6 دەفتەر دوای بەریان نەدا
وهي بشي مخدرات ايوا عندك گیان بەڵام زوبەر قاعد دڕۆژە و دەست بەسەربوون ڕۆشتن المهم ئەو گەندەلیەی لەو ئاسایشە گشتێ دەکرێت مەحالە لە سەرتەسەری گیان کرد تەماشاکە حانوت شتێک دەکردرا لە 10,000 دەفرۆشرا بە 2,000 سوودێکیان لەو زیندانیانە دەکرد لە تاریخدا بێوێنە بێجگەلەوەی دەگیرای بۆی بەس پارەت لێوەرگرن بەردن پارەت نەدابا حکمیان دەدای 5 میلیۆنی غەرامەی دەبێ هەپار بدەیت 5 میلیۆن غەرامەت دەدا و ساڵێکیش دەتخوارد یان 15 کابرا هەبوو 4 نەفەر بوون هەر نەفەرێکیان 6 میلیۆن 6 میلیۆنی لە خلالی 5 دقیقەدا حکم دران و 6 میلیۆن و 1.4 ساڵیش تاکە ئەمە تجارەتێکی نێودەوڵەتیە والله وبالله لەو ئاسایشە ئەوەندەی پارە بوو پارتی لە ئاسایش بەڵێ کاسبن تجارەتی باش دەکەن کاسب والله وبالله ئەو پارەی لەو ئاسایشە دەردەچێت لە 10 بیرینەوتەی زیاترە بەڵێ مەسەلەی دەستدرێژی سکسیر باس کرد کۆمەڵێک زۆر زیندانە بوو قسە بوو ئەتا لەسەر هەندێک مەلا و من نامێ ناو بدەم یعنی ژنیان هێنا مەمە ئەو چیرۆکانەمان زۆر باس کردیەکە من هاوڕێم هەبووە لە زیندان دەیگوت قادر جاری وا هەبووە منداڵ و ژنی ئەو عەرەبەکان ئەگەر عەرەبیش بن کورە هەتا داعشیش بن نابی کافریش بن نابێ دەستدرێژی بکەیت کافر و داعش و کافر فەرقی نییە لای ما دێم دەگەی يعني هر کەسێک بین ئینسان شێروان دەستدرێژی سکسی لە ئاسایش زۆر بووە ئەڵێن هەبووە من شخصی خۆم یەکەم جەرمەنیان بردە سەرڕاش کە منیان بردە ژوورێ وایسی بارزایی دانیش بوو نزار مستوسەمە دوولەمەری بوو لەگەر نەزەت حالی بوو بەرەوانیش لەوێ بوو سیدادیش پێم وای دانیش بوو لەبەرەوەی دەنگی نەدەکرد بەڵام من هەستم کرد سیدادی دانیش نزار مستوسەمە دوولەمەری زانی چی بەمە وت وتێ بە مندەڵەی کوسرت چی بە توی گوتیان ئەو شەوە ژنەکەت ببین حاشەکی ئەو هەلێ بکەین ئەو هەلێ بکەین زانی چیم گوتە من گوتم ئەوە هەنگوو پارتی نین هەنگوو بەحسینە بەرەوەی ئەو سیفاتەی کە تو باز دەکەی سیفاتی بەحسە بەڵام حتا ئەتو ژنەکەم دەبەی حاشەکی گوتم بابم ژنی هەر هەمووتان دەیگوێ بەو نەسەقسەم حتا شەقێکیش لەمدا وتێ زمانە زۆر درێژە یەکەم سەرفەتا لە توش بە هەڕەشەی ژنەکە بە منیش باز کرد بۆیە کاتێکی بەر بووم بە هەموو قووەتی خۆم بە دوو گەڕام بۆی بەس دەست و پێی بشکێنم برام لە سویس هاتەوە نیچروان گوتە و باسی ژمرای من کردیە بە قورئان گوتی دەبێ ژنەکەی ئەو هەڵێ بکەم گوتم نا ئەو بێقیمەتە بێئەخلاقە بەس دەچین دەست و پێی دەشکێنین زۆر بە دوو گەڕام بەس خۆی پێشانی مە نەدا جەبان ترسنۆکن والله ترسنۆکن گاوی جەبان و ترسنۆک نەبێت نەوەکانیشیان پێیان شەرم دەبێ ئەو جۆرە بابانیان هەیە ئەو جریمانیان هەیە کاک شێروان ئەمە چ شتێکت لا گرنگە کە بە بینەران بڵێ یان شتێکمان لەبیر چوو ئەگەر بەڕێزت بڵێ لە زیندان تاعاان بەرلەوەیە من قسەی کۆتایی بکەم کاک شێروان هەر 2011 ساڵ و سارمان گیرات گیرا ئەوە هاتدەرە بەبێ ئەوەی هیچ ئەوراقی حاکم و شتیوا لە بیتن ئەوەی شێک لە کۆمیدیاکانی تری پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتەکەی ماڵی بارزانیە کە 11 ساڵ و 4 مانگ گیرا بەبێ ئەوراق گیرا بەبێ تۆمەت بەبێ تاقیق و هەماشت هەر بە قسەیەک گیرا و بە قسەیەکیش بەر بوو بەڵێ کاک کاک قادر بە یاسای گیرا ئێوە نازانن تەبەناون ئەو یاسا تایبەتە بە ئێمە بە عایلەی بارزان بە پێی یاسای عەشایری بورگەی خێلەکی مادەی هەنوو دەستوورەکان ئەوەی نازانن بورگەی چ کاک شێروان بە پێی یاسای عەشایری مادەی هەنوو دەستوورەکان بورگەی خێلەکی لە یاسای ساڵی 96 ئەوە یاسای تایبەتە کەسێک نییە تێکت ماوە بەخوای کاکە ئەو کەیسانە بە ڕۆژێک و بە دوو ڕۆژ و بە ساڵ خلاص نابن بەڵام لە کۆتاییدا من لەو زیندانە نهێنیەدا هەندێک فەلسەفەم بوات بۆیە حەز دەکەم لەوێ پێناسی ئازادیم کرد کە ئازادی واتە ڕزگاربوون لە بەندی نهێنیەکانی دەسەڵاتێکی خوێنمەش ئەوانەی بیانەوێت بە ئازادی بژین پێویستە بۆ ئازادی بمرن ئەوانەی نایەوێت بۆ ئازادی بمرن دەبێت باش ئەمە بزانن لەم کوردستانەدا کە ناوەڕۆکەکەی دیکتاتۆریەتە شایستەی ئەوە نیە کە بە ئازادی بژین بۆیە ملەتی مە ملەتێکی دوگماتیزمە ملەتێکە کوێرانە بە دوای شت دەکەوێت ناخوێنێتەوە بزانێت کە ئەمە چین
هەر بە کوێکوێرانە بەدوان دەکەون و هیچ شتێکیش لە ڕێباز و لە ڕێگای حزبەکان نازانن. بۆیە من لە خۆی بەزیاد بێ دوای ئەو هەموو ساڵێکی گیرام کە منیان بەردا تاقان من نیشتا لە سجنم منیان برد ویزام بۆ لێدام و هەر لە سجن بووم دەستگیرکراوی منیان برد پاسپۆرتی بۆ من و منداڵەکانم چاکران و هەر لە سجن بووم منیان برد وەکالەت عامەی ڕەهایان پێ ئیمزا و مۆر کردم کە من نیشتا زیندانی بووم چونکە من شەشی 10 ساعت 12 شەو بەربووم 24 کاتژمێر بە مندا ڕۆژی پاشتر جومعە 7 من لە مەتاری هەولێر سواری تەیارەی بووم بۆ ئیستانبوڵ. ئەو شتانەیەکی کردیانە هەموو غێرقانونی بووینە. پاسپۆرت چاکردن بۆ من چونکە من هەموو شتەکانم لە دەستی وانە، نە کارزانیاریم هەیە، نە ئیجازە سایەحیم هەیە، نە کار نیشتیمانیم هەیە، هەموو شتەکان لە دەستی وانە. ئەوە چووینە ئیجازە پاسپۆرتیان دروست کردیە، ویزان لێدایە، منیان برد وکالەت عامەیەکی ڕەهایان دا لە من وەرگرت بۆ ئەوەی ملک و ماڵی من هەموو بفڕۆشن. منیان فڕادە تورکیا 5 مانگ لە تورکیا بووم 5 مانگ و 7 ڕۆژ درست نوی سێ من سواری تەیارە بووم بە عایلەوە هاتمە ناو سلەیمانی دانیشتم. ئێستاوە نزیکەی 3 مانگ زیاترم لە سلەیمانی. ئەخوای بەزیاد بێ ئەو ئازادیەی لە سلەیمانی هەیە دهۆک و هەولێری هەمووی دەینێ. کەس عەزیەتت ناکە، کەس ناڵێ ماڵت لێکێیە، کەس لێت یعنی زۆر سەیرە دەڵێ ئێمە ئێرە وڵاتێکی ترە، ڕاستی ئێرە شوێنێکی ترە، ئەنی کوردستان نینە بەڕاستی. من ئێستاشی زۆر خۆشحاڵم کە لە سلەیمانیم، من لە سەری کردی گیراوم. زاری دوم بەڵێ زاری یەکەم و دوم بەڵێ حتا دەمرمیش هەری کەتی دەمێنم و یەکەتیش دەمرم بۆ لەبەرەوەی من پێم وایە یەکەتی من ناڵێم باشە لەبەرەوەی هەموو حەزب خراپی خۆی هەیە، بەڵام دڵنیە بە لە سەدا هەزار لە پارتی باشترە، یعنی 1000 جار لە پارتی باشترە. ئەرێ وەڵا المهم کاک شێوان دیدارمان لەگە خەڵکی کەس کردیە یەکێتی شەوانش زیندانی وایان هەیە، بەس بەهەرحاڵ ئەمە ڕێز دەگرین لە بیر و بۆچوونی تۆ ئازادی بۆ وەڵڵی برای من باوەڕ ناکەم زیندانی وا بێ شەو و ڕۆژ دەست و پێت کە لەم چە زوونجی ئینسان ئەگەر حەیوانیش سجن بکە نانێکی هەر دەداتە حەیوانەکەی بۆی نەمرێ لە بەرسا فەقیرەی. زیندانەکانی کوردستان زۆرە بە هیوان شەرم بکەنەوە مەسئولانە لە چیا بوونەوە ئازادی کەسی ئەو بەعس خەڵک شوێن بزری نییە، بەعس دەیگرت ئیعدامی دەکرد، زۆر بە ئەوە کەڵەگایی بە هەزارانی ئیعدام دەکرد بە شوێن بزری نەبوو. زانی بۆ چونکە بەعس پیاوەرە دەیگوت ئەمن دیکتاتۆرم و دیکتاتۆری حکمی خۆم دەکەم ئەمانە درۆ دەکەن دیکتاتۆری بەڵێ ئەمانە درۆ دەکەن دەڵێن ئێمە دیموکراسین کەچی لە ژێر پەردەی دیموکراسیە، لە ژێر پەردەی دیموکراسیەدا یعنی صرف دیکتاتۆرینە، یعنی لە دیکتاتۆرینە دیکتاتۆرترن. بەڵامی تر خوا ئیشەڵا ئاوەک بەو ئاگرە دەبکە، ئیشەڵا ئەوانەش عاقل دەبن، ئەو زیندانە هێنیانە قەپات دەکەن بۆی جارێکی تر ملەتی کورد بەڕاستی ملەتی کورد ماندووە. ئەمە ئێستا زۆر ماندوومە، 11 ساڵ لە زیندانێ بم، دوای بێمە ئێرە کەسیش لێم نەپرسێ و کەسیش مەرحەبام نەکە، بەڕاستی ماندوومە، ڕێزیشی دەگرم لە هەموو سەرکردەکانی کورد. من قەت بێڕێزی ناکەم، من لە عایلەیەکم پێم عیبە سوباینی سوکایەتی بە ناوێک بکەم، من کێ زۆر شتم لێرە نەگوت، زۆر شتم بە هەزارم شتەیە ئەگەر بڵێم بەڕاستی کاک شێروانەوە بۆ ئەوەی بۆ ئامانجەمانە کە ئەو شتانە تەرک بکرێ، یعنی ئێمە کتێبەکەم لەبەردەستە مام قادر ئەمن کتێبەکەم لەبەردەستە بە ناوی لە کوردستان هەرگیز باران نابارێ، پێشەکیەکی جوانم نووسیە و هەندێ 5-6 وەرەقەشم نووسیە. ئەو کتێبە تقریباً 400 حتا 450 لاپەڕە دەبێ. ئەم کتێبە هەموو حەقایقی تێدایە، بەڵام نامەوێت لێرە لە عیلام قسە بکەم لەبەرەوەی زۆر شتەیە. مەسەلەن ئێستا من باسی تۆ دەکەم، تۆ خود لە ماڵێ لە من تۆڕە دەبی، گوناحیە توش نابێ، من ئەو مافە بە خۆم نادەم کە ناوی جەنابەت بێنم، لەبەرەوەی احتمالە ئەتویان بەردایە بە هەندێک شەرت و شروط. ئێستاوانی من ناوی تو بنم دەوەرە کاکە شێروان بۆ ناوی تو نامە دەبێت ژانێوان کەس بپارێزین. کاک شێروان بەڵێ دوایین قسەت ئەمە کۆتاییمە پێ ئەوە هیچ قسەمان نما، هیچ پرسیارمان نما، ئەگەر شتێکیشمان لەبیستی تراوڵ دەدەین بۆ جاری تر دیدار دەگەر بەڕێزت بکەینەوە. لە کۆتاییدا من دەڵێم بیر و باوەر و ئیرادەی پۆڵاینی من بوو،
هۆی ئەوەی کە تەحملی ئەو هەموو ساڵە زیندانی نهێنی بکەم ئەگەرنا مەحالە ئەوەی من بینیومە لە زمانی فێرعۆنیش کەس بینی بێ و ئەوەی من بینیومە زەحمەتێک پیاو بتوانێت تەحملی بکە ئاسن ناتوانێت ینی ئاسن لە بەرامبەری حەل دەبێت دەبتە ئاو تر داوام لە خوای وایە ئەمانەش بێنە سەر ڕێی ڕاست دەست بەسەر ملەتی خۆدا بینە خوارە ئەوە ملەتی تۆیە ئەوەنە دوژمنی تۆ نین من ئێستا ملەتی تۆمە باوەڕت بەخوایە بە سوبحانەی تەقە لە تۆ بکرێت دلی من دەسوڵتەیە یا من دەست بەچەک دەبم بۆی دیفاع لە تۆ بکەم خۆ کابرا عەرەب نایە یان تورک نایە دیفاع لە تۆ بکە دێ دەبێ هەر من و تۆ و ئەوی تر و ئەوی دیفاع لەو خاکەر بکەین ئێمە ملەتی توینە ئێمە دوژمنی تۆ نینە دەست بەسەر ملەتی خۆتان دەبینە خوارێ و ڕێز لە ملەتی خۆتان بگرن بۆی گوناحە ئەم ئەزمونە بە ئاسانی لە ناوچێت دەزانی چ زەحمەتێکمان ئەمە عائلەی ئێمە شەیدی سوسواری لە 57 و حتا ئێستا لە شۆڕشدانە لە شەڕدانە گوندی مە 146 شەهیدمان هەیە بۆ ئەو حەزبە ئاخر ماندوو بووینە کاکە وێران بووینە نەوەی شەیدی سوسواریمە ئەوە لە ناو زیندانی نادرتالی قەدیمیان دانای کاک زۆر سپاس بۆ دیدارە سپاس بۆ کاگرەزەر کە ئەو ماوە زۆرەی لەگەڵمان بوو سپاس بۆ تۆ سپاسان دەکەم احترامم بۆ ئێوەی بەڕێز ئەمە لێرەش پێویستە سوپاسی یەکەم جەنابەت کاگرەزەر و کاکمەکی و قەناڵی KNN قەناڵی NRT CNN سلێمانی هەموو ئەو قەناتانە پۆلیتیک پرێس و هەموو ئەو قەنات و ڕۆژنامەوانە بە تایبەتی ڕۆژنامە نووس ئەیهان سەعید من لە کۆتاییەکانی لە سەرەتەکانی 2002 نامەکانی منی لە ئاسایشی گشتی هێنا برد و تەسلیمی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و قەناتەکان و سۆشیال میدیا و ڕۆژنامە نووسەکاندا بۆی بەڵاو ببتەوە کە بوو بە هۆی ئەوەی کە من دوای 11 ساڵ و 4 مانگ بەربم ئەگەر چی لە وڵاتی خۆم دەرکرام و ملکومانم هەموو ڕۆی و ژیانم هەموو ڕۆی 6 مانگ لە تورکیا بووم 5 مانگ و 7 ڕۆژ و گەڕامە سلێمانی بەڵام ئەلحەمدولillah شکر دیسان سوپاستان دەکەم ئێوە بەڕاستی سەبەبی ئازادی منن ئەگەرنا من نە کەیسم هەیە من نە حاکمێک منی بینیوە نە یاسا دەزانم من لەکوێم نە مەحکەمە بۆیە من زۆر سوپاسی ئێوە دەکەم ئێوە ڕۆژنامە نووسەکانی کوردستان ئێوە تەلەڤیزیۆن و قەنات و سۆشیال میدیا و بەڕاستی ئێمە سوپاسی ئێوە دەکەم ئەمن تا ماوم سوپاسگوزاری ئێوەمە نەبرانی جەنابتانن هەمومان ئامانجە ئیشمان کردیە کۆمەلگای کوردی وەکوم کۆمەلگایەک ڕێز لە تاکەکانی بژیرێ خەڵک ئەگەر هەر شتێکی لەسەر بوو قانون لەسەروی ئینتیقامی حزبی و بنەماڵەیە بیتن زۆر سپاس کاک شێروان زۆر سپاس بۆ دیداری تری بەدوا بێت زۆر سپاس سپاسی دەکەم کە ئەو ماوە زۆرە لەگەڵمان بوون و بە هیوان هەر کەسێشکات لە هەر حزبێک یەکێتی بێ لە دەڤەری سەوز بێیان زەرد کە تاوانی دەستگا ئەمنیەکانی لە بابێ پەیوەندی بە ئێمە بکە بۆ ئەوەی سنوورێک دابدرێ بۆ زیندانی نهێنی بۆ تەعزیب بۆ بێیاسایی کە ئەوە ئامانجی سەرەشی ئێمەیە زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای ئەوەی هەموو زیندان نهێنیەکان و کاک شێروان ئەوە ڕۆژێک لێرە بتوانین دیداریان لەگە بکەین کاتە چ خۆش